بۆ باسکردنی بابەتێکی هاوشێوەش ئێستا لە کلینیکەی خۆیەوە دکتۆرە گەشین کەمالشا پزیشکی پسپۆری پێست و جوانکاریم لەگەڵا. دکتۆرە بەخێر بیتەوە و پێشم بڵێ کە ئەم کۆنفرانسە چی بۆ چۆن بانگێشت کراوە. سپاس دەکەم کاک دکتۆر. پێشەکی زۆر سپاس دەکەم کاک دکتۆر هەڵوێزگان بۆ ئەم ڕوخسەتە. سپاسی کەناڵەکەشتانەکەین. ئەتوانین بڵێن ئیمیکاس IMCAS مختصری International Master Course of Anti-Aging Science. ئەم واتە بە کوردەکەی کۆنگرێسێکی نێودەوڵەتیە. لەم کۆنگرێسەیە زیاتر ئەو شتانەی کە تایبەتە بە پێست و گەنجکردنەوەی پێست و دژەپیری باس ئەکرێ. ئەم کۆنگرێسە لە ساڵی 1994ەوە دروست بووە. یەکەم ساڵ 50 پزیشکی نێودەوڵەتی بەس لە ئەوروپا بەشداریان تیا کردووە. لەو دواتر ساڵ بە ساڵ ئەم کۆنگرێسە گەورەتر بووە هەتا وای لێ هاتووە ئێستا ساڵانە 15,000 پزیشکی نێودەوڵەتی و بە تایبەتیش پزیشکانی منتیقەی ئەوروپا و شەرقی ئەوسەط و ئەم منتیقانە و ئەمریکا شەگرێتە خۆی سەردانی ئەم کۆنگرێسە ئەکەن. کۆنگرێسەکە تایبەتە بە پزیشکانی پێست وەکو ئێمە و پزیشکانی نەشتەرگەری جوانکاری. تیایدا ئەمە وەکو کوچۆنەڵی وەکو جسرێک وایە ئەو زانستەی لە بینی پزیشکانی پێستا و پزیشکانی نەشتەرگەری جوانکاریە هەیە تەبادول ئەکرێ. ئێمە وەکو پزیشکانی کوردستان بەشداریمان ساڵانە سپاس بەخوای گەورە ئێمە یەکێکین لەو پزیشکانی کە ساڵانە بەشدارە بین بەهۆی ئەوەی بانگێشتەکرین بە فەرمی لەلایەن کۆمپانیاکانەوە. سپاس بەخوای گەورە ئەم ساڵیش بەشداریمان کردووە. دەمەوێت پێم بڵێ کە نوێترین زانیاریەکان چی بوو؟ چی شتێکە بوو کە جیاواز بوو لە زانستی پزیشکی داوتیان ینی یەکەم جار بگوێتان لێبێ شتێکە بوو کە گۆڕابێت چ شتێکی ئەپدەیتە بوو؟ بەڵێ کاک دکتۆرگیان خۆی لە هەموو پرۆسێسەکانە باش شتێک بۆ باسکەم بوردی کەمەوە زیاتر نەشتەرگەری جوانکاری تیابوو لەگەڵ ئەوەشە ئەو زانستەی کە پێیوەستە بە ئیشەکەی ئێمەوە کە ئیشی جوانکاریە ببێ نەشتەرگەری و لە هەمان کاتیشە نەخۆشیەکانی پێست کە خەڵک زۆر دووچاری ئەو مشکلەیە ئەبێتەوە لە هەموو زانستەکانە لە هەموو ڕۆزانستیەکانەوە ئەبدەیتی زۆر جیاوازمان سپاس بەخوای گەورە بیستووە و بینیومانە. ئەم کۆنگرێسە ئەمەوێ ڕوونکردنەوەیەکە بێت چکە لەم ماوەی چەند ڕۆژی پێشوە چەند پۆستێک کرابوو لەسەر ئەمەی کە ئایا پزیشکان ئەچن بۆ ئەوێ هیچ بنەمایەکی نییە و هیچ شتێکی زانستی نییە. من لەوە ئەوە دەرخەم کە ئێمە کە بانگێشتەکرین بۆ ئەو شوێنانە بۆ ئەپدەیتکردنەوەی پزیشکەکانە واتە ئێمەمانەیە زانستی تازە بە نەخۆشەکان و چارەسەرخوازەکانمان بگەێنین. چکە سپاس بەخوای گەورە ئێستا کوردستانی ژوای لێ هاتووە زۆر پێشکەوتنی بەخۆیەوە دیەوە لە ناحیەی ئیشی پێستەوە لە ناحیەی جوانکاریەوە لە ناحیەی هەموو شتێکەوە. واتە ئێستا ئەو ئامێرانە ئەو ئیشانەی کە ئێمە لە سنتەرەکە ئەکرێ هەمان ئەو ئامێرانەیە کە پزیشکە جیهانیەکان لە ئەمریکا و لە ئەوروپا ئیکەن. سپاس بەخوا ئەبێ ئەمە تەقدیرێ بێ بۆ ئێمە ئێمە سەردانی ئێمەمان کردووە باش نەبووە و بڕیار بکرێ بهێن بۆ کوردستان. بەڵێ بە دڵنیاییەوە شت هەیە بەڵێ بە دڵنیایەوە شت هەیە جیاوازە کە لەوێ هەیە و لە کوردستان نیە. بە سپاس بۆخوا ئێمە لەگەڵ خۆمانە ئەو زانستە ئەهێنینەوە و چارەخوازەکانمان و ئەو کەسانی کە سەردانمانەکەن بەو زانستە پێشکەوتووە ئێمە چارەسەریانەکەین. یەکێ لەو شتانەی کە زۆر بەڕاستی باو بوو زۆر سیر بوو بەلامەوە چکە تا ئێستا نەمبیست بوو ئەوزان پێشترش بۆم باس کردی بەکارهێنانی بۆ نمونە بۆتۆکسە ئێمە دائیمەن وتومانە بۆتۆکس بەکارهێنرێ بۆ لابردنی چرچی لە دەموچاوە و گەنجکردنەوەی پێست. بەڵام ئێستا بۆ نمونە ئەم ساڵ باسی بۆتۆکسەکرا لە چەند محاضرەیەکی لەسەرەکە و توێژینەوەشی لەسرە کە باسی بۆتۆکس کرێ تازەترین ئیشکردنی بۆتۆکس بۆ پەڵەیە واتە چارەسەرکردنی پەڵەشی پێ ئەکرێ. ئەمە شتێکی بەڕاستی تازەیە لەم بەرنامەی ئێوە باسیەکەم و چەنەها شتی تریشەیە چکە بەڕاستی کاک دکتۆر ئەو کۆنگرێسە مەجموعەیە قاعەی زۆری تایە. ئێمە ئەو پالاس دێس کۆنفرانسە کە لە پاریس هەیە طبعا ئەوم بۆ باز نەکردن کە ئەم ئیمیکاز لە شوێنی تریشەیە لە ئەمریکاژەیە لە هەندستان هەیە لە ئەندۆنیسیا هەیە. بەس ئێمە ساڵانە ئەوەی پاریسەکە لەوە چێ بۆ ئێمە باشتر بێ و زووتر ئەگەین بەو شوێنێکمانەیە و ئەمریکا زۆرە ئەوەی ئیمیکاسەکەی فەرەنسا بەڕاستی گەورەتریشە. دکتۆرە دەبێ مادام هەر هەلەکەمان هەیە و قسەتان لەگەڵەکەین وردەوە دەخۆتە زانین چونێتە ناو کەشێکی گەرم و هاوینەوە و ئێمە باسی دژەخۆرمان کرد. چ زانیاریەک هەیە و پێویستە خەڵک چی بکات دژەخۆر چۆن بەکاربێن چەند جار دووبارەی بکەنەوە لە ڕۆژەکە ئەگە بە کورتی جوابی ئەوم بنەوە. بەڵێ بە دڵنیایەوە بزانم ئێستا باسێکی دژەخۆرم بیست لە هەر لەم کەناڵی بەڕێستەوە کە دژەخۆر بە
زستان و پاییز و بەهار و هاوین ئەبێ هەر چوار فەسڵەکە دژەخۆر بەردەوامی بەکار بهێنرێ ئەبێت دژەخۆر 2 کاتژمێر جارێ دووبارەکرێتەوە ئەبێت دژەخۆر نیو کاتژمێریان 20 خولەک پێش ئەوەی کەسەکە بچێتە دەرێ بەکاری بێنێ چونکە یەکێ لەو مشکلانەی کە چارەخواز ئەوە نازانێ ئەوەیە کە دژەخۆرەکەی لیا و یەکسەرە چێتە دەرەوە دایمەن من بەسەعبەت پیانەڵەمە کو هیچ نەکرد بێ بەس پارەکەت بەهدەر ڕۆشتووە لەبەرەوەی کە تۆ بەکاریێنی تو یەکسەر چوویتە دەرەوە خۆرەکە لێ یای وەکوایە دژەخۆرەکە و ئێستا ئیشی نەکردووە چکە دژەخۆرە عیلمیان دوای 20 دقیقە بۆ نیو ساعت ئەنجا ئیشەکە ئەمە لەلایەکەوە لە ڕووە زانستیەکەیەوە ئێمە هەندێک جارە ئەڵێ کە بەفرەبارێ ریاکشنی پێست واتە تەفاعلی بۆ پێست بۆ ئەوەی کە پێست هەستیارتر بێ زیاترە چونکە کاردانەوەی ئەشعی فوق البنفسجی A و B لە هەورە زیاترە لەبەرەوە ئەبێ زیاتر کەسەکان دژەخۆر بەکاربێنن واتە هەور بێ ئەم باران بێ هەر کاتێکی وەرزی ساڵ بێ ئەبێ دژەخۆر بە بەردەوامی بەکارێنرێ و لە دڵنیاش ببنەوە دژەخۆرەکان بە پێی جۆری پێستەکان ئەگۆڕێ بۆ پێستی چەور شتێکە بۆ پێستی وشک شتێکی ترە بۆ پێستی تێکەڵ شتێکی ترە و هەمان کات بۆ منداڵان و بۆ پیاوانیش جۆرێکی تایبەتی خۆی هەیە زۆر باش دکتۆرە گەشین کەمال شاب پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری زۆر سپاس کە لەگەڵ بوویت